پێچەوانەی یاسای پەرلەمان و ڕێنمایەکانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی تا ئێستاش بەشێک لە میدیای چەند لایەنێکی سیاسی لەماوەی ڕاگررتنی بانگەشەی هەڵبژاردن بەردەوامن لە بانگەشە. ئەوەش لەو کاتەدایە دەبێت 48 سەعات پێش هەڵبژاردن بانگەشە بوەستێت. وتەبێژی کۆمسیۆن دەڵێت ئاگاداری سەرپێچی ئەو کەناڵ و لایەنانین و سزایان دەدەین. لەنای ئەنجومەنی کۆمیساران یادداشراوە کەناڵێکی ڕاگەیاندن بەداخەوە پابەند نەبوو تاکوێستەوە کە بە ئێمە گەیشتووە و ئێمە ئیجرئاتی ئوسوڵی خۆمان سەبارەت بەو کەناڵ ڕاگەیاندنەوە هەر کەناڵێکی تر هەر دەستگا و هەر شوێنێکی تر و هەر قەوار و کاندێکی تر کە سەرپێچی ڕێنمایەکانمان کە بێگومان ئێمە خاتری هیچ کەسێک ناگرین و بەڕاستی پرۆسەکە لا ئێمە لە سەروی هەموو شتێکەوە سەرکەوتنی ئیرادەی میلەتەکەمان و هەڵبژاردننی ئەو 4 ساڵی حکومڕانی لە سەروی هەموو لایەنێکی شتێرە. بۆیە ئەنجومەنی کۆمیساران لەو چەند ڕۆژەدا بڕیاردا لەسەر سزادانی ئەو کەناڵە و سەرجەم ئەو پێشەرکارانی تریشکەکراوە. بەشێک لەلایەنە سیاسیەکانی کوردستان و میدیاکانیان بە شێوەیەکی مەدەنیانە بانگەشەی هەڵبژاردنیان ئەنجامدا و لەگەڵ کۆتاییاتنی بانگەشە پابەندی ڕێنمایەکانی کۆمسیۆن بوون. بەڵام هەندێک میدیا و قەوارە تا ئێستاش بەردەوامن لە بانگەشە. ڕاوێژکارێکی یاسایی پەرلەمانی کوردستان دەڵێت ڕانەگرتنی بانگەشە پێشێلکردنی یاسایە. بەداخەوە بەشێ لە کەناڵەکانی ڕاگەیاندن پابەندی ئەوە نەبوون و ئەوەی ئێمە تێبینیمان کردووە تا ئێستا هەڵمەتەکانیان بەردەوامە جگەلەوەی کە کاندیدەکان ئەهێنن لەوانەیە تەنها ژمارەکانیان لەسەر شاشە ئەعلان ناکەن بەڵام هەمان هەڵمەت بەردەوامە. من پێم وایە کۆمسیۆن بۆ ئەوەی ئەمە نەبێتە سابقەیەک دەستگاکانی ڕاگەیاندنی تریش هەمان هەڵە دووبارە بکەنەوە و سزان نەدرێن. من پێم وایە کۆمسیۆن ئەبێ ئەوڕۆ ئەمە ڕابگرێ و ئەوەی ئێمە ئاگادارین سزاش دیاری کراوە بۆ ئەمانە ئەبێ سزا بدرێن. بەپێی بڕگەی 8 لە مادەی 57 لە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبێت 48 سەعات پێشدەنگدان بانگەشەی هەڵبژاردن بوەستێنرێت. بە پێچەوانەوە هەر لایەنێک سەرپێچی بکات بێبەش دەبێت لەو دەنگانەی ناوەندەکانی هەڵبژاردن کە تاوانەکەی تێدا ئەنجام داوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.